پیاو خراپەکان ناساڵحەکان مشریکەکان ئەوانە بۆ دۆزەخەڕۆن ئەوانە بۆ ناو دۆزەخەڕۆن. شاهید لێرە چی بوو؟ لە ڕۆژی قیامەت هەر یەکە و ئەتباعی خۆی بۆ ناو دۆزەخ کێ ئەمێنێت؟ ئیماندار و باوەڕداری ڕاستەقینە و منافقەکان ئەمێنن. خوای تەعالا کاتێک پرسیارەکرێ لە منافقەکان دەڵێ ئێوە کێتان پەرست؟ دەڵێ ئێمە خوای گەورەمان پەرست. يخادعون الله والذين آمنوا لدنيا خداعي أوان بو لقل فعلا كل أخوة لإيمان داران أو فعلا لإيمان داران كرهاتنا ناو إيمان داران إيمج مسلمانين إيمج لقل إيوين وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. منافق ويكوا لبانا وشتيكا ولا بنا وشتيترا دي بولاد بدم تابيه خني ولا بش وقصة بيكا دي بيتلم مسلمان مكوتو دوای لە پشتەوە گاڵتە بە دینەکەتەکە. ئەم کەسانە لە ڕۆژی قیامەت دەڵێن ئێوە کێتان پەرست؟ دەڵێن خوای تەعالا خۆی نیشانەدا لەسەر شکلی کەسێک دیمەنێک لە حەدیثە هاتووە ئەڵێن ئەمە بە رەب العالەمین ناکە ئەمە ئەوە نییە ئەو جا لەسەر شکل و حەقیقەتی خوای تەعالا خۆی نیشانەدا. ئەلێرا فەرمێکی یەومە یوکشەف عەن ساق لەو ڕۆژە خوای تەعالا پێی خۆی هەڵەماڵێت کەشفی دەکات نیشانی کێدات؟ منافقەکانەدا. باوەڕداران و منافقەکان باوەڕداران یەکسەر سوژدا بن بەڵام منافقەکان ئەیانەوێت سوژدە بەرن فلا يستطيعون پشتیان وەکو ئەم تەختەی لێ دێت ڕەقە بێت ئەیانەوێ بیکەن بەڵام ناتوانن. بۆ؟ يخادعون الله لە دنیا فێڵباز بوون دینەکەیان کردبووە چی؟ گاڵتەجاری ئیشیان پێ بوو دیندارێتی ئیسلامەتی بۆ دنیا بۆ مەرامێک بۆ مەبەستێک. ئەمە لە ڕۆژی قیامەت ئەیانەوێ فێڵ لە خوا بکەن سوژدە بەرن ناتوانن فێڵ